خان فەرموو. دکتۆر گیان پێشەکی جەنابە جێی خۆشحاڵیت کە ئێمە کۆمەڵێ هونەرمەندین و توانیمان ڕوبەڕووی تۆ خۆشحاڵی قسەکانە بین، گوێبیستی نمونە جوانەکانە بین. من بەنیسبەت پەروەردەوە جارێ پێش دراماکان پەروەردە ئەبێت لە باخچەی ساوانەوە دەست پێ بکە، ناتوانرێت لە ناوەڕاستی پەروەردەوە دەست پێ بکەی، ناوەڕاستی دراسە. من ساڵانێک لە باخچەی ساوایان بووم کە دەورەمە بینی 15 دەورەی علمی نەفسم بینیەوە لەگەڵ مناڵە، پرۆفیسۆری سویدی و پرۆفیسۆری ئەردەنی و ئەمەی کە من دەورەم بینیەوە تا ئێستا هیچی تەطبیق نەکراوە، هەروەک خۆی ماوەتەوە. خۆی ضرورە لە باخچەکانەوە دەست پێ بکرێت، چکە من نمونەیەکم هەیە لەسەر دراماکان بەناغی شخصیت لێدان بەڵێ چۆچکە لە 4 ساڵیە کەسایەتی دەرەکەوێت، کەسایەتی ئەو کەسە سەدام حوسێن کەسایەتەکەی لە 4 ساڵیە وەکو ئەو کاتەی بوو کە سەرۆک بووە. من نمونەیەکم هەیە هی مناڵ کە یاریەکەن بە دەوریان ناگەڕم، زام یاریەکانیان چی، یەکێک لە یاریەکانیان گوێم لێ بوو، یەکێکیانتی من دوو گیانم لە درامایەکۆ گوێ لێ بوو، وتی لە کێ دوو گیانی یەکێکیان، ئەمە یاریانە ناوی یەکێ لە ئەکتەرە تورکیەکانی وت. تووشی شۆک بووم، تم تەواوە مەخەتەرە. کۆبوونۆم کردو بە هەموو دایکەکان، چەند ڕۆژێک، چەند هەفتەیەک، چەند مانگێک، چەند ساڵێک کۆبوونۆمان بە دایکانە کرد کە سەیری دراماکان نەکەن. ئەم درامایانە کە پەخشەکرێ با کاتێ پەخشکرێ کە مناڵ خەوتووە بۆ لە حوتی ئێوارە ڕێک لە کاتی ناخواردنێ هەمووی سەیرێکە، کا گەورە بچووک سەیرێکە. پرسیارەکە ئەوەیە دراما تورکیەکان لە چ کاتێکە تۆ ئایا سوودی لێ بینی؟ فعلەن دراما هەیە زۆر کۆمەڵایەتی، من جاری وا دانیشم بە دیارەوە یەک باسی ئەو شتانەی تیانەیە کە لە کولتوری خۆمانانیە، چکە ئەو درامایانێ زۆر دوورە لە کولتوری ئێمەشەوە. ئەم دراما هەندیانە با نایبێنی، ئەو هەندیانە هەر کولتوری ئێمە نییە، یعنی ئەمەنە قێزەونە، ئەوەنە قێزەونە. من جاری واڵم خوا لای بە فلیمەکانیان خەڵک سامیلیەکان مستەمر کوشتن و یا خانون وەکو ئیزافەی بە قسەکانە. من چوون بۆ خەستەخانەی شەهید ئاسۆ هینی چاوە، دووسێ دکتۆریان کاکتۆر بۆ قسەیە لەسەر ئەم مسەلسەلە دۆبلاژکراوانە ناکەی، بڕوا بێت دەیان منەڵ چاوی کوێر بووە سەقەت بووە بەم شەڕە تیرەکە. بۆ نمونە من لە ماڵی برادەرێکم بۆ وەکو کاک مستەفا وەکو مامۆستا حکمەت بڕوا ببێ مەشغوڵی شتێک بووین، مناقەشەی تەمان لە پڕ مناڵەکەی هاتە ژێرۆتی باوکەینەکەم بۆ تیرکە، بەڕوا بێ من یەک بزبەرز بووم بۆ شمشێرەکەم، وتم ئەمە چییە؟ وتی وەڵڵا ئەمە شەڕە تیرەکەن دیارە یا بە دیوارەکە کول بۆ بۆی تیشکاتەوە. ئێ باشە ئەخرەمە مناڵ چاوی یەکتری شۆرەکە قوربان جان سەدان کێشەی وا دروست بووە. مناڵی یەکی ابتیدایی من هێناویانە بۆ لام بڕوا و هەبێ ئەوەی قەومی لووت ئەیکا ئەم خراپتریە کرد کەچی کە لەگەڵ دایکی قساکەین ئەڵێ باوکەکەیت ئێواکە ئەواکە سەیریوانەکە ڤیدۆگەی ئەمەیە سەجان مناڵ وەکو تووتی وایە بەیان خان تۆ باسی مناڵەکەت وەڵی مناڵی 2 ساڵە ساڵ و نیوە زمان دەربێنەوەی زمان دەرێنێ تفکە ئەو تفەکە مکیاجەکە نەزەریە زۆربەی شتەکانمە لاسایکردنەوە. ئێ باشە ئەوە لە بەردەمی پیشانە هەموو شەخسیەڵان و تونند و تیژە چۆنە مناڵە شەقت هێڵ نایە، چۆن جنێوە پێ نایە. هەیە بەرنامە هەیە کردویانە بە ناوی کۆمیدیەوە، ئیهانەی یەکتریەکەن، جنێو بە باوکیان، جنێو بە دایکیان، شتی وشەی ناشرین جنسی نازانم چی، هەتا ئەخبارەکانی شەکرە بەشی جنسی. چۆنی تنەم غەریزەیە گەشتە ناکات و چۆن بڵاو نابێت و چۆن انحراف ناکات کە شتێکی ژەبەی کوژن ئەڵێ بەوا کرد تۆ خۆ ڕوژانوتە تۆ واو لێکرۆ. جا ئەمانە ئەگەر وەکو بڵێ چەکێکی دوودەمە بڕواو ببێ باش بەکاری نێنێ مافەوتێنێ. خۆی مناڵ ئەکتەرە دکتۆریان، خۆی مناڵ ئەکتەرە و نواندنەکە. مناڵێک سەفەرێک چەقۆیەکی بەدەستەوە بوو، هەر ملی بوو کێکێ بڕی، هەر ملی هەموو یاریەکەی کرد خەریک بوو ملی بووکەکەیە بڕی. وتمان ئەم ملی بووکە چییە؟ ئەم بووکە بۆ سەریە بڕێمە کێ سەریە بڕی؟ تۆتی دایکمە زانیمان کە دایکی باژنێتی، یعنی کۆمەڵێشت هەیە بەڵام بەشانی نییە مەقسە زیاترە گرێ لە دراماکان بەشداربوانی زۆرە نەمێ هەمووی بەزدار بن.